هەر کاتێک کە ئاڵتون بەرز بوو بێتەوە زیویش تقریبەن تا ئەندازەیەک بە دوای ڕۆشتووە. بابەتی مارەی لە مای هەفتەی ڕابردوودا هیچ حاڵەتێکی وا دروست بووە کە دوو هاوسەر بێنێ ئێرە زیو بکڕن و لەبری مارەی دایبنن؟ تا ئێسام حاڵەتە نییە، تا ئێستا حاڵەتم نەبینیوە، چونکە زیاتر لەوا چێم حاڵەتە پەیوەندی بە شێوازی کۆمەلگاوە هەبێ و ئەم شتە نەبووەتە، حتا ینی دیاردەش نییە ئەو حاڵەتیش ڕووی نەداوە نەک دیاردەش. لەمای ئەم 22 ساڵەدا هیچ حاڵەتێکی وا نەبووە کە دوو هاوسەر زیو بەکاربێنن لەبری مارەی؟ لەبری مارەی مستەحیلە، شتی وا ڕووی نەداوە، بەڵام زۆربەی کات کە مەسەرەن ئەوانەی کە هاوسەرگیریان کردو هاتوون لە بازارە ئاڵتونیان کڕیوە، هاتوون هەدیەکی عادەتەن ئەڵقەی پیاوان زیاتر بە زیو ئەکردرێت، ماڵە بووکەکە ئەڵقەیەکی بۆ ماڵە بڵێن بۆ زاوا کڕیوە. ئەم حاڵەتە هەیە زۆر جاریش لەگەڵا تاقمێک یا ملوانکەیەک شتێک ئاوەکو هەدیە کردراوە، بەس لەبری مارەی شتی وا نەبووە. ئێستادا نرخی ئەڵقەیەکی زیو نرخەکەی لە نێوان چەندە؟ بەپێی گرامەکەی کەمترین لە 10,000 و دەست پێەکە، زۆرترینیشی تا 30,000. گرانترین پارچەی زیو نرخی چەندە لە فرۆشگاکەی بەڕێستا؟ گرانترین پەیوەندی بە وەزنەکەوەی هەیە، تا چەند گرام دەرەچێت ئەو پارچەیە، ئەوەش ئەکوێتە سەرێکەوە ینی کەمترین لە 10,000ەوە سیلەیەک بێت کە ئوجورەکەی زۆر گرانە، ئێرانیە، بەردێکی نیشاپوری، بەردێکی گرانبەهای لەسەرە تاوەکو $150 بڕوا بۆ هەر پارچەیەک.